هەنگاوێکی گرنگی کابینەی نۆیەمە تایبەت بە سیستەمکردنی سەرجەم دام و دەستگاکانی حکومەتی هەرێمی کوردستان و کار ئاسانی بۆ هاوڵاتیان. دەمەوێت بە دوواداچوونێک بۆ کار و چالاکیەکانی ئەم فەرمانگایە بکەم، بزانم چۆن و بە چ سیستەمێک کارەکانی خۆیان ڕای دەکەن. بە سیستەمکردنی سەرجەم دام و دەستگاکانی حکومەتی هەرێمی کوردستان دەبێتە هاوکارێکی باش بۆ ئەوەی کە خەرجیەکانی سەرجەم دام و دەستگاکانی حکومەتی هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی بەرچاو کەم کاتەوە. ئەوەی جێگای دەستخۆشی و دڵخۆشیە، ئەوەی ئەم کاری چالاکی ئەم فەرمانگەیە بەڕێوە دەبا سەرجەمیان گەنجانی دانیشتووی هەرێمی کوردستانن، لە هەمان کاتیژە دەرچووی زانکۆکانی هەرێمی کوردستانن کە خاوەندارێتی و لە هەمان کاتیژە چاودێری سەرجەم سیستەمەکە دەکەن. دەمەوێت لە بژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەم. ئامانجی فەرمانگەی تەکنەلۆژیا و زانیاری حکومەتی هەرێمی کوردستان بە سیستەمکردنی سەرجەم دام و دەستگاکانی حکومەتی هەرێمی کوردستان، دامەزراندنی ژێرخان و جێگیرکردن و پێکەوەبەستنی پاراستنی خزمەتگوزاریەکان، کار ئاسانی بۆ هاوڵاتیان و نەهێشتنی ڕۆتین، دامەزراندنی حکومەتێکی دیجیتاڵی، کەمکردنەوەی خەرجیەکانی حکومەت، چاودێریکردنی سەرجەم وەزارەتەکانی حکومەت لە ڕێگای یەک فەرمانگاوە. هەر لە سەرەتای دەستپێکردنی کابینەی نۆیەم جەخت لەسەر بە سیستەمکردنی سەرجەم دام و دەستگاکانی حکومەتی هەرێمی کوردستان کرایەوە بۆ نەهێشتنی ڕۆتین و کارئاسانی زیاتر بۆ هاوڵاتیان. لە هەمووشی گرنگتر ڕێخستنەوەی خەرجی و داهاتی فەرمانگەکانی حکومەتی هەرێمی کوردستان. لەگەڵ کەسی یەکەمی فەرمانگاکە گفتوگۆ دەکەم، بزانم ئەوان چۆن و بە چ میکانیزمێک کار لەسەر بە سیستەمکردنی سەرجەم دام و دەستگاکانی حکومەتی هەرێمی کوردستان دەکەن. ئەگەر باسێکی ئەم فەرمانگایەمان بۆ بکەی، ئەم فەرمانگایە لە چی پێکاتوە و دەور و ڕۆڵی چی دەبێت بۆ سەرجەم دام و دەستگاکانی حکومەت؟ هەموو ئەو وڵاتانەی کە لە ڕووی دیجیتالیەوە بەرەو پێشەچن پێویستیان بە ئۆرگانێکی ناوەندی هەیە لە حکوومەتەکەیان کە بەرپرسە لە سەرپەرشتیکردنی پرۆسەی وەرچەرخانی دیجیتالی لەناو ئەو حکوومەتانە. ئەو ئۆرگانە زۆر پێویستە چونکە بەرەو پێشچوونی هەر حکوومەتێک بە دیجیتالی پێویستی بە تەنسیق بە پێکەوە کارکردن و تەنزیمە بۆی حکوومەت بتوانێتن بە یەک ئاراستە بە یەکەوە بەرەو پێش بچێتن ئەبێ ئۆرگانێکی گرنگی ناوەندی هەبێت کە تەنسیق دروست بکات لە بینی ئۆرگانەکانی حکوومەت خۆی و هەروها ڕێکی بخاتەوە کە چۆن کەرتی تایبەت بەشدار ئەبێت لە یارمەدانی حکوومەت لە بە دیجیتالکردن. فەرمانگەی تەکنەلۆژیای زانیاری لە 2009 لە کابینەی نوێم ئەو ئەرکەی پێش پێدرا، یەکێک لە ئەولەویاتی جەنابی سەرۆکوەزیران بوو، یەک لە ئەجەندای حکوومەتی کابینەی نوێم لە حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە کە ئەو ئەرکە بە فەرمانگەی ئێمەس پێدراوە و ئێمەش بەو ئاراستەیە کارەکەین. بە چه ئاراستەیە کار دەکەن ئێوە؟ خۆی ئاراستەکانی فەرمانگەی ئێمە ئەو ئاراستانە کە لە ئەجەندا پێشنەکراوانەی وۆڵد بانک OECD هاتووە کە ئۆرگانێکی دیجیتالی چۆن ئەبێ ئیش بکات بۆی حکومەت وەرەوە پێش بێت. کەواتە ئێمە ئاراستەکانمان لە سێ چوار ئاراستە پێکەوتە. ئاراستە یەکەممان دامەزراندنی ئەو ژێرخانانەیە کە هەموو حکوومەتێک ئەبێ هەیبێت کە بە کۆر گاڤەرمنت سەرویسز ناسراون، تەنزیمکردنی سیستەمەکانی ئابووری حکوومەت لە ئەستۆی ئێمەدایە. بەو ئاراستە ئێمە بۆ نمونە لەگەڵ ئۆفیسی جەنابی سەرۆکوەزیران سیستەمی کۆنتترۆلی خەرجیەکانی حکوومەتمان دامەزراندووە کە لەوێ هەروەها داهاتی حکوومەت لەوێ هەموو لۆگەکرد سیستەمێکی مرکزی کە تۆ بتوانانی بزانی داهاتت چەنە خەرجەکانی چەندە. ینی داهات و خەرجی یەکێک لە کۆر ئەو سیستەمانەیە کە بێ دروست بکرێن. هەروەها چۆن تۆ وا ئەکەی کە هاوڵاتیان بەشدار بن لە گاندنی دەنگیان بە حکوومەت، کەواتە پاڵپشتی دموکراسی کۆر گەڤەرمنت سەرویسە بە پێی پێناسەکە لە ئاراستەکانی سەرەکی ئێمەیە. سیستەمی
سکاڵای هاوڵاتیان تەواو کراوە ئەمە لە ماوەیەکی نزیک ئینشاڵڵا بەردەستە بێتن کە هاوڵاتیان بتوانن سکاڵای خوان لەسەر کەسێکیان لەسەر ئۆرگانیکی حکومی بگەینە ئاستی ئەنجومەنی وەزیران. ئەم فەرمانگایە چ کار ئاسانیەک بۆ حکوومەت یاریمی کوردستان دەکات، چ ئاسانکاریەک بۆ وەزارەتەکانی حکوومەت یاریمی کوردستان دەکات و جیاوازی چییە لە بۆ نمونە پێش ساڵی 2019 ئەوانە؟ ئایا دەتوانین بڵێن ئێستا ڕۆڵ و دەوری خۆی بینیەوە یا لە ئایندەیە ئەم فەرمانگایە ڕۆڵ و دەوری خۆی دەبینێت؟ ئەو فەرمانگەیە بە ئاراستەی 90% فەرمانگەیەکی پاڵپشتە لە ئێستادا، بۆیش هاوڵاتی ڕاستەخۆ ئێمە نابینێت، بۆ چونکە ئێمە یارمەتی دام و دەستگاکانی تر ئەدەین کە بتوان خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان بکەن. ئەگەر بێت و ئەو دام و دەستگایە کە ئێمە کە یارمەتی ئەدەین وەزارەتێکیان دام و دەستگای بێت کە خەدەمی بێت کەواتە ڕاستەخۆ تەعامل لەگەڵ هاوڵاتی بێت، ئەو کاتە هاوڵاتی زیاتر ئێمە بینێت. بۆ نمونە وەزارەتێکی وەکو وەزارەتی ناوخۆ وەزارەتێکە کە ڕاستەخۆ هاوڵاتیان پەیوەندیان پێوە هەیە خزمەتگوزاری لێوەرەگرن. سیستەمی مۆڵەتی شۆفری بۆ نمونە یەک لەو سیستەمانەیە کە هەموو داتا و زانیاریەکان و سیستەمەکانی مۆڵەتی شۆفری لە داتا سنتەری حکوومەتی هەرێمی کوردستان و لەو فەرمانگەیەوە جێگیرکراون و بەڕێوەچن کەواتە هاوڵاتی ئێمە نابێنێتن، بەڵام لە هەموو داتا و زانیاریەکان و سیستەمەکانی ئەو سیستەمانە لێرە جێگیرکراون و ئێمە بە خۆشحاڵی واتوانین بڵێن کە هەندێک لە وەزارات بۆ نمونە وەزارەتی ناوخۆ وەزارەتی کارەبا لەو ئاستە بوونا کە زۆر توانی منە بەڕێکوپێکی کاریان لەگەڵ بکەین بۆی ئەوانش بتوانن خزمەتگوزارێکی باشتر پێشکەش بە هاوڵاتیان بکەن. لە ئایندێکی نزیکە فەرمانگەی ئێمە ڕاستەوخۆ هەندە خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیانەکە دەتوانم ئەو مژدێتان پێ بگەینم لە سەردانی جەنابی سەرۆکوەزیران و ئیفتتاحی داتا سەنتەری حکوومەتی هەرێمی کوردستان جەنابیان بەرهەمێکی فەرمانگەیان بینی کە زۆر دڵی پێخۆش بوو، ئەوەش ئەپی هاوڵاتیە، کەواتە ئێمە ئەپێکی تایبەت بۆ هاوڵاتی دروست دەکەین، هەموو خزمەت گوزارەکانی دام و دەستگاکانی حکوومەت کە ئەوان پێشکەش بە هاوڵاتیان ئەکەن لەو ئەپە کۆکەینەوە کە هاوڵاتی بتوانین لە ڕێگای یەک ئەپی خۆیەوە هەموو خزمەت گوزارەکانی کە حکوومەت لە ڕووی دیجیتالی و ئەکتیڤەکە دەبینن، جا مۆڵەتی شۆفێریتی، موچەیەتی، پارەی ئاو و کارەبایەتی، هەم مستحقات و هەم ئەو شتانەی کە مەسئولیاتی هاوڵاتی لەوێ دیاری ئەکرێن. یعنی حکوومەت بچووک ئەکرێتەوە ئاخرەتە ناو ئەپێکەوە بۆ هاوڵاتی کە بگەڕێمەوە سەر پرسیارەکەی جەنابەت کە چۆن کارئاسانی بۆ هاوڵاتی ئەکرێت کە تۆ توانیت خزمەت گوزارەکانی حکوومەت لە ناو ئەپی هاوڵاتی بۆی کۆکەیتەوە کەواتە هاوڵاتی لە ماڵی خۆی لە هەر کات و ساتێک و لە هەر شوێنێک بێت بێ ئەوەی پێویست بکات سادانی هیچ شوێنێک بکات خزمەت گوزارەکانی خۆی لە حکوومەت وەرەگرێتن. ئەوە ڕوئیەی جەنابی سەرۆکوەزیران کە مامانوێت تحقیق بکەین. شێوازی کارکردنی فەرمانگای تەکنەلۆژیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای چەند بەشێکی جیاوازەوە ئەنجام دەدرێت. دوای ئەوەی فەرمانگای تەکنەلۆژیا ڕەزامەندی حکوومەتی هەرێمی کوردستان وەردەگرێت بۆ بە سیستەمکردنی وەزارەتێک یانیش دروستکردنی داتابەیسێک، ئەو کاتە فەرمانگاکە لە ڕێگای لیژنەیەکەوە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پەیوەندیدار دەکرێت و بە دروستکردنی سیستەمێک لە ڕێگای وردبینیەوە ئەو کارانە ئەنجام دەدرێت. کاک ڕێباز، ئێوە لە فەرمانگای تەکنەلۆژیا و زانیاری چۆن دەست بە کارکردن دەکەن؟ یعنی ئێوە وابزانم پرۆسە یەکەم یەتە لای ئێوە، یەتە لای خۆت و تیمەکەت بەیەکەوە، چۆن دەست پێ دەکەن ئێوە؟ ئەو سیستمانی کە فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری کاری لەسەرەکەن سەرەتا ئەبێت داواکاریەکان کۆ بکرێتەوە و بەکارهێنەرانی سیستمەکان دیاری بکرێت لەلایەن تیمی ئێمەوانێ و دواتر ئەو پرۆسەی لێکۆڵینەوەی بۆکەی بزانین پرۆسەیەک تا چەند ئالۆزە یان ڕێکارەکانی چۆنە و ئەگەر پێویست بە دووبارە داڕشتنەوە بکات ئەوە ئێمە کاری داڕشتنەوەی بۆکەین و ئەنجا دواتر ئێنێرینە قۆناغی داهاتوو. چۆن کاری لەسەرەکەن؟ ئێوە مەسەرەن ڕێگاتان پێدراوە لەسەر هەموو وەزارەتی لەسەر هەموو فەرمانگای کارکەن یاخودەوە بە پرۆسێ و بە ئەپرۆڤکردنە لە ئەنجومەنی وەزیرانەوەیە؟ بەڵێ وەکو فەرمانی ئەو فەرمانی کە دراوە بە تەکنۆلۆژیای زانیاری فەرمانگەکەمان ئەتوانێت کە سەرپەرشتی و هەروە لێکۆڵینەوە بۆ هەموو ئەو خزمە گوزاریانە بکات کە بە دیجیتاڵیەکرێن و پێشکەش بە لایەنە حکوومیەکان یا دواتر لە ڕێگەی ئەوان و پێشکەش بە هاوڵاتیان ئەکرێت و هەروە ئەو سیستمانەشی کە لە کاران ئێمە هەڵسەنگاندن و لێکۆڵینەوەیان بۆ بکەین و ئامادەکاری بکەین ئەگەر قۆناغی جان چەند هەنگاوێکی زیادی تا بێت ئێمە پێشنیازی بکەین کە قۆناغەکان سادە بکرێنەوە ئامادە بکرێن بۆ بە دیجیتاڵکردنیان. ئێوە لەسەر چۆنڵی داواکاری
یاخود فەرمانگەیەکی حکومی یانیش وەزارەتێک کار دەکەن یاخود هەردوو لا بە هەمانگی ڕێگا چارەیەگە دۆزنەوە بۆی هەم سۆفتوێرە یاخود سیستەمێکی باش بۆ ئەو لایەنە پەیوەندیدارە ئامادە بکەن. بەڵێ کاری تیمی ئێمە کارێکی لە نێوان تەکنیکی و ناتەکنیکیە و لەگەڵ ئەو وەزارەتەکان ئێمە ئەڕۆین سەردانیانەکەین کۆبوونەوەیان لەگەڵ ئەنجامەدەین و داواکارەکانیان کۆکەینەوە بە زمانێکی ناتەکنیکی هەوڵەیەین کە لیان تێبگەن و بزانین پێداویستی و داواکارەکانیان چییە دواتر بە هاوبەشی لەگەڵ ئەوان چونکە ئێمە ئەو سۆفتوێرانەی کە دروستیەکەین ئەو سیستمانی کامل کە دروستە بێ لای ئێمە بەکارهێنەر لە چەقی دروستکردنە هەر لەبەر ئەمە کە ئێمە لە قۆناغی سەرەتاوە لەگەڵ خۆمانە هەموو هەنگاوەکانیان لەگەڵا بەشەکەین و بە لێکتێگەشتن و بەڕێکەوتنی هەردوو لە سیستمەکە بینە پێشەوە دواتر کاری تیمی ئەمە ئەوە ئەبێت ئەو زانیاریانی کە لە مستەوایەکی گشتی یا کۆڵێ لە زمانێکی بەرز وەرگیراون ئێمە بتوانین تەرجمەیان بکەینە سەر زمانێکی تەکنیکی و دواتر بینێرینە لای تیمە تەکنیکیەکان بۆ دروستکردن. ئێوە کاتێک یاخود زەمانێک دیاریەکەن بۆ تەوابوونی ئەو سیستەمە کە لەگەڵ لایەنێکی پەیوەندیدارە کۆنتاکتان کردووە بە دڵنیایی ئەوانێ ینی هەر سیستمێک کاتێکی دیاریکراوی ئەبێت بەڵام قۆناغی سەرەتا قۆناغی گەڕان و لێکۆڵینەوەی و هەروەها کۆکردنەوەی داواکاریەکانە ئەمە خۆی بۆ خۆی کارێکی زۆر گرنگە بێت کە ئەبێتە هۆکارێکی زۆر گرنگ کە لە داهاتووە هەم کاتی دروستکردنی سیستمەکە کەمەکاتەوە و هەم ئەو کێشە و گرفتان و ئالۆزیانەی کە دواتر دوای تەواوبوونی سیستمەکە یەتە بەردەم ئەو سیستمانی کە تەواو بووە ئێمە ئەو هەوڵین ئەو ئالۆزی و گرفتانە کەم بکەینەوانێ و هەل بڕەخسێنی بۆی ئەو سیستمە بە شێوازێکی دروست بچێتە بەردەستی بەکارهێنەر و ئامانجی سەرەکی خۆی بپێچێت. سیستەمە دیجیتاڵیەکانی فەرمانگای تەکنەلۆژیا و زانیاری، سیستەمی بەڕێوەبردنی نووسراوەکان، سیستەمی ناسینەوەی بایۆمەتری بۆ وەزارەتی ناوخۆ، سیستەمی ناسینەوەی بایۆمەتری بۆ سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان، سیستەمی بەڕێوەبردنی دارایی کوردستان، سیستەمی سکاڵای هاوڵاتیان، سیستەمی هەموو دامودەستگاکانی حکومەتی هەرێمی کوردستان. ئەم فەرمانگایە لەسەر ستانداردی نێودەوڵەتی دروستکراوە تەنانەت باڵەخانەکە بە شێوازێک دیزاین کراوە کە سوود لە تەواوی بەشەکان وەربگیرێت ئەمە جیالەوەی کە سەرجەم کەرەستە و پێداویستی فەرمانگاکە لە دەرەوە هاوردا کراوە. ئێمە یەکەم دەیتا سنتەرین لە عێراق کە بەو ستانداردە نێودەوڵەتی دروست کراوە بۆ ئێستا کە زۆر وەفدی نێودەوڵەتی سەردانمان دەکا زۆر شوێنی ترکە سەردانمان دەکا داوا دەکەن ئەوانیش زانیاری و داتای خۆیان لێرە لەلای ئێمە هۆست بکرێتن چونکە هەبوونی دەیتا 99.9 بەردەست بوون ئیشێکی یەکجار زۆر زەحمەتە ئەوەیە کە کۆمپانیا گەورەکانی دنیایە بەو ستانداردەیش دەکەن بەڵام هەبوونی ئەو خزمەتگوزاریانە بەو ئاستا یەکێک لە ضروریاتی یەکێک لە پێداویستیەکانی ژێرخانی تەکنۆلۆژیای زانیاریە هەتا بۆ جەنابەت بە ئەوەیەک باس بکەم ئێمە لە کاتی دامەزراندنی دەیتا سنتەرمان یەکێک لە ئیشەکانی کە کردمان نمونەی بوو لە هەموو میدڵ ئیست و شەرق ئەوسەط ئێمە تایبەتمەندیوەمان هەیە هەتا ساردکەرەوە کوڵینگی دەیتا سنتەرمان ئێمە لەسەر UPS داناوە بە حکمی بابرین ئاو هەوای کوردستان و ئەو شوێنێکی ئێمە لەوێ دەژین گەرمایەکەی وا دەکاتن کە بەردەوام یعنی داتایەکان معڕز بێ بۆیە ئێمە ئەو تەکنۆلۆژی و تەقەنیە نوێمان بەکارهێنا ئێمە 6 مانگ زیاتر لەگەر ئەو مانیفاکچەرێکەوەی دروست دەکرد مناقشەمان نەبوو کە پێمان دەوتن بەو شێوازە دروست بکرێت کە بتوانین ئێمە ئینتیگریت بکەین و ئەو کۆمپاتیبڵیتی هەبێتن لەگەڵ ئەتیزەکانی ئێمە پاش ئێمە لە کوێیتیشەوە بەکار هاتوو لە ئیمارات و سعودی عەرەبیە ئێستا بەتەمانە هەمان بەکاربێنن چونکە نەجاحەتی هێنا ئێمە تایبەتمەندیوەمان هەیە هەتا ساردکەرەوە کوڵینگی دەیتا سنتەرمان ئێمە لەسەر UPS داناوە بە حکمی بابرین ئاو هەوای کوردستان و ئەو شوێنێکی ئێمە لەوێ دەژین گەرمایەکەی وا دەکاتن کە بەردەوام یعنی داتایەکان معڕز بێ بۆیە ئێمە ئەو تەکنۆلۆژی و تەقەنیە نوێمان بەکارهێنا ئێمە 6 مانگ زیاتر لەگەر ئەو مانیفاکچەرێکەوەی دروست دەکرد مناقشەمان نەبوو کە پێمان دەوتن بەو شێوازە دروست بکرێت کە بتوانین ئێمە ئینتیگریت بکەین و ئەو کۆمپاتیبڵیتی هەبێتن لەگەڵ ئەتیزەکانی ئێمە پاش ئێمە لە کوێیتیشەوە بەکار هاتوو لە ئیمارات و سعودی عەرەبیە ئێستا بەتەمانە هەمان بەکاربێنن چونکە نەجاحەتی هێنا بەڵام تەبعاً بە هەموو ڕۆژێ بەردەوام خۆمان نوێ دەکەینەوە ئاپدەیت دەکەینەوە چونکە گۆڕانکاری بەردەوام هەیە. داتا سنتەری حکومەتی هەرێمی کوردستان بە پێی ستانداردی نێودەوڵەتی 3 دروست کراوە
ئامێرەکان بە دوو سەرچاوە UPS-ەوە بەسراون. ناوەندی داتا سنتەری فەرمانگاکە هەموو کاتێ بە ڕێژەی 199 کارایە. 18 کیلۆمەتر کێبڵی دژەسووتانی تێدا بەکار هاتووە. ئەم داتا سنتەرە توانای جێگیرکردنی زیاتر لە 300 خزمەتگوزاری دیجیتاڵی هەیە. سیستەمی داتا سنتەر بڕی 320 کیلۆوات ساردی بۆ ناو سیستەمەکە دابین دەکات. دیزاینێکی ئاڵۆز لەم سیستەمەدا پەیڕەو کراوە. 8.7 کیلۆمەتر کێبڵی مس و 5.4 کیلۆمەتر کێبڵی ڤایبەری تێدا بەکار هاتووە. لە ساڵانی پێشوو بەشێک لە وەزارەتەکان لە دەرەوە سێڤەریان دەکڕی بە بڕەپارەیەکی زۆر کە ئەو سێڤەر و داتابەیسانە بۆ ماوەیەکی دیاریکرا و کاری دەکرد. بەڵام ئێستا لەم فەرمانگایە لە ڕێگای هێز و دەستی ناوخۆیی و دەرچوانی زانکۆکانی هەرێمی کوردستانەوە کۆمەڵێ گەنجی پڕوزە و ئازبەرز لەم فەرمانگایە سەرپەرشتیار و دیزاینی سەرجەم سیستەمەکان دەکەن بۆ وەزارەتەکان. لێرە تیمێکی نزیکی 15 بۆ 20 کەسین، هەمومان گەنج و هەمومان خەڵکی کوردستان و لە زانکۆکانی کوردستان تەخەڕوجمان کردو. ئەو سۆفتوێرەش لێرە لە ئەلف بۆ یائی با بڵێن لەلایەن ئەو کارمەندانەوە دروستەکرێت کە لە فەرمانگە کارەکەن. ئێمە لە 2 ساڵ و نیو پێشوو هەڵماناوە کە کار بکەینە سەر دروستکردنی ئەو سۆفتوێرانی کە بۆ ژێرخانی دیجیتاڵی مهمن. لەوانە بۆ نمونە سۆفتوێری بەڕێوەبردنی ناسنامەی دیجیتاڵی، سۆفتوێری بەڕێوەبردنی موچەی ناوەندی، سۆفتوێری کۆنتڕۆڵکردنی خەرجەکانی حکوومەتی هەرێم. ئەمانە کۆمەڵێک سۆفتوێرن زۆر گرنگن کە لە بنەمای وەچەرخانی دیجیتاڵی هەبن، وەگەرنا زەحمەتە بتوانین خزمەتگوزاریەکان بۆ هاوڵاتی بەدەستە بکەین بە شێوەیەکی دیجیتاڵی. گرنگی ئەو سۆفتوێرانە لەوەیە کە لە ماوەی داهاتووشا بۆ خۆمانی بینین ڕێگەمان پێدا کە بە ئاسانی ئەو خزمەتگوزاریانی کە هاوڵاتی پێویستی پێێتی کە لەلایەن حکوومەتەوە بەدەستی بێنێ بیگوازینەوە بۆ ماڵەکانیان لە ڕێگەی مۆبایلەکانیانەوە جێبەجێ بکەن. پێم وایە ئەوەیەک لە گرنگترین ئەو تایبەتمەندیانەیە کە ئەو سۆفتوێران هەیەی. بەدەرلەوە ئەکید بەرچاوڕوونی بەدژاچوونەوەی گەندەڵی خستنە بەرچاوی ئەو راپۆرت و ئەو داتایانی کە گرنگە بۆ بڕیاردان و کە بتوانێت کە هاوکاری کاربەدەستان بێت کە بڕیاریشی باشتر بدەن لە کارەکانیان. لەوە پێشکاتێک کە سۆفتوێرێک دروست دەکرات بۆ هەر فەرمانگەیەک و بۆ هەمدام و دەستگایەکی حکومی ئەوە لە لای خۆیان هۆستیان کرداوەتە لە لای خۆیان سەرڤەری ڕۆمێکیان هەبوو ژوورێکیان هەبوو پێیانەوە ژووری سەرڤەر کۆمپیوتەرێکیان تیادا ئەناکە نزیکی 10,000 دلاری پێ ئەدراو لێ بەجێ ئەهێڵرا و بەرنمێکیانە خستە سەری و دوای ماوەیەکیش ئەو بەرنامەی هەر بەکار ناهات و ئەو هاردوەری کە لەوێش کردرابوو نەتەتوانی ئیسفادی لێ بکەیت. ئێستا چی کراوە لە بەرەوەی دەیتا سنتەری حکوومەت هەیە هەموو ئەو بەرنامانەی کە لە دام و دەستگاکانی حکوومەت هەیە لەنا ئەو دەیتا سنتەرە ڕۆنە بە زیاتر لە سەدان بەرنامە کە حالیان لەوێ هۆست کراوە بە خەرجێکی زۆر کەمتر ئەتوانیت هەم بە بەردەوامی ئاگاداری بیت و هەم بە هەچ کێشەیەکی هەبوو ڕاستەخۆ بە ئاخرین ستانداردەکانی عالەمی ئاگادار بیتەوە لی و لە هەر دقەیەکە با بڵین یەکێک لەو سۆفتوێرانە پێویست نەما با بڵین ڤێرژنێکی تازەیە یاخود ئەو سۆفتوێرە بەکار نایەت ئەتوانی ئەو هاردوێرە بەکاربێنیت لە خزمەتکردنی سۆفتوێرێکی ترا و وەدام و دەستگایەکی تر لە هەمان شوێنە ئیسفادەی لێ بکەیتەوانێت. دوای تەواوبوونی سیستەم یان داتا بەیسەکە بۆ لایەنی پەیوەندیدار جارێکی دیکە هەر لەم فەرمانگایەوە وردبینی بۆ دەکرێتەوە و تاقی دەکرێتەوە. ئەو کات لە ڕێگای کەسانی شارەزاوە خولی ڕاهێنانی تایبەت بۆ کارمەندانی ئەو فەرمانگایە دەکرێتەوە و دواتریش سیستەمەکە ڕاداز دەکرێت بە وەزارەتی پەیوەندیدار. ئێرە کۆدا بەشیان فەرمانگایە لێرە تۆ هاوکارەکانت چاودێری تەواوی ئەو سیستەم و سۆفتوێر و شتان ئاکرێت کە دروستەکرێت چۆن کار دەکەن لەسەر ئەمانە ئێوە چۆن چاودێری دەکەن؟ ئێمە وەکو بەشی دڵنیای زۆری و گەاندنی خزمەتگوزاریە ئەلکترۆنیەکان هەر کاتێک کە گەشە پێدەری سیستەمەکە ئیشی خۆیان تەواو کرد سیستەمەکەی دەدەنە دەستی ما لە بۆ تستکردن لەوەی بزانین کە سیستەمەکە یەکەم شت کە ریکوایرمنتەکان هەموو داواکاریەکانی سیستەمی تێدایە و پاشان تست دەکەینەوە کە پرۆسێک دەتوانین بە درستی پرۆسێک تەواو بکەین لەو سیستەمە
ئەگەر لەوە دڵنیا بووین پاشان تەمان تستکردن ستێپی زۆرە و تایپی زۆرە هەموو ئیشەکانی خۆمان لەسەر سیستەمەکە دەکەین تێستی سیستەمەکە دەکەین و گرنگترین شت ئەوەیە کە محاولە دەکەین لە بۆ یوزەرەکان سیستەمەکە زۆر ئاسان بی لە بەکارهێنان مثلەن کلیککردن کەمبی بە ئاسانی ئیشی خۆیان بکەن و زۆر قەڵباڵغ نەبی ئەمە سیستەمەکمان هەیە ئەویش تیمی خۆمان درستی کردیە سیستەمی GDSS پێ دەڵێن تیکتینگ سیستەمە هەر وەختە کە کێشەکمان دیتەوە لە ئەسنای تێستکردن وەکو تیکیتێک دروست دەکەین دەنێرین لە بۆ دڤڵۆپەرەکان کێشە پێدەرەکانی سیستەم ئەوانیش چێک دەکەنەوە کێشەکە چارەسەر دەکەن و دیسان ئەمە لە ڕێی سیستەم ئاگدار دەکەینەوە کە ئەو کێشە چارەسەر بووە و دیسان سیستەمەکە تێست دەکەینەوە بۆ نمونە باسی سیستەمی بەڕێوەبردننی دارایی کوردستان بکەم تیمەکمان هەیە لە 8 کەس پێکدەن و 7 مۆبایلمان هەیە تایبەت بۆ سیستەمە ئەو مۆبایلانە هەموو ینی بەردەستن هەموو کات هەتا سعات 5 ئێوارە هەموو ڕۆژ هەر یەک لە بەکارهێنەرەکان کێشیان هەبوو دەتوانن تەلفۆن بکەن لە ئەو ژمارانە و تا ئێستا زۆر باش هاوکاریان بووین ئەمە وەکو کۆڵسەنتەرێک وایە بۆ چۆنڵی فەرمانگەکانی حکوومەت وەزارەتەکانی حکوومەت پەیوەندیتان لەگەڵەوەنە هەیە بەسەبەت مەثەلەن وەکو باسم کرد سیستەمی بەڕێوەبردننی دارایی کوردستان تاکو ئێستا 2035 کەسمان ڕاهێنان پێکردووە لەسەر ئەو سیستەمە چونکە ئەو سیستەمە لە هەموو حکوومەتە و ڕۆڵێکی زۆر باشیە بوو لە کەمکردنەوەی خەرجیەکان 1946 یەکەی ژمێریارین لەسەر ئەو سیستەمەن و لەگەڵ 14 گەنجینە ینی هەر هەموو پرۆسەکە بە دیجیتال کرایە ئێستا هەمویان ڕەبتی ئەو سیستەمەن هەمویان ڕاهێنانیان پێکرا و لەلایەن فەرمانگەوەش لاپتۆپی تایبەتیان بۆ دابین کراوە ئێوە کە سیستەمێک تەواوەکەن لە فەرمانگایە چۆن لەی ڕادستی وەزارەتێکەکەن کە لەسەر داواکاری خۆی بۆ شێوە کراوە خۆتان ئامادە کردووە بۆ هەموو حاڵەتی یەکێک لەوانەی کە لۆدێکی زۆری بخرێتە سەر ترسیەوەتان هەبێ ئەم سیستەمە هاک بکرێت چۆن ئامادەکاریتان بۆ ئەمە کردووە بێگومان پێشەوەی هەر سیستەمێک بڕواتە پرۆدەکشن بستە بەردەم یوزەرەکان بەکارهێنەرەکان تەمامەت وەکو باسم کرد تێستینگ زۆر تایپی هەیە یەک لە تێستەکانمان ئەوەی لۆد تێستینگ و سترێس تێستینگ کە دەکەین ئەمە حاول دەکەین خۆمان لە خراپترین حاڵەت دابنین لە بۆ هەر سیستەمەک خراپترین حاڵەت چیە مثلەن سیستەمەکە لە بۆ هەموو هاوڵاتیانە احتیمال تصور بکەین مثلەن 1 ملیۆن کەس لە 1 دقەی ئەو سیستەمە بەکاربینی یان ئەگەر یەکێک بیاوێ هاکات تەمان تیمی تایبەتمان هەیە لە ئەوەش کە کۆرسپۆند دەکەن لە بۆ سکیوریتی هاک و ئەو شتانە فەئەکید ینی ئامادە باشێکی زۆر زۆر باش کرایە و حتا ئێستاش کە ئەمە چەند ساڵە زۆر سیستەممان لە پرۆدەکشنە هەتا ئێستا الحەمدوللا تووشی کێشێکی وان نەبووینە باشە تا ئێستا لەو سیستەم و سۆفتوێرانی کە لێرە دروستکراوە ڕادستی چەند وەزارەتان کردووە ئەو بەپێی سیستەمەکە دەگۆڕێ هەندێک وەزارەت داواکاریان هەیە لە سیستەمەکی تایبەت بە خۆیان دابنەزرێ بەڵام هەندێک سیستەمیش هەیە گشتگیرە لە هەموو دام و دەستگاکانی حکوومەت دەبیتن بۆ نمونە مثلەن یەک لەوانەی کە گشتگیرە کە سیستەمی بەڕێوەبردننی دارایی کوردستانە حالیان هەر هەموو وەزارەتەکان و دەستەکانی سەر بە حکوومەت ئەو سیستەمە بەکاردێنن سیستەمەکی مثلەن بۆ نمونە سیستەمەکی کە تایبەت بە وەزارەتێک بی بڵێن سیستەمی ناسینەوەی بایۆمەتری بوو کاتی خۆی لە وەزارەتی ناوخۆ لە 2019 داوایان کرد لەوە بۆ بزانن کە بڕیارێک دەرچوو ئەوانەی تەکسی لە دەخۆڕن پێویست نییە کە موتەخۆری پلە بەرز بن پێویست ناکات تەکسی لێ بخوڕێ فەوە لە بۆوان تایبەت دروستکرا بەڵام ئەو سیستەمانەی کە ئەمە دروستی دەکەین حتا تایبەت بە وەزارەتێک بی ئامادەباشی هەیە لە هەموو وەزارەتەکانی دیکەش ئەگەر پێویستیان بەو فیچەرە هەبوو بەکاربێتەوە. خولی ڕاهێنانی فەرمانگای تەکنەلۆژیا و زانیاری بۆ سەرجەم کارمەندی وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان 2035 کارمەند لە وەزارەتە جیاوازەکانەوە ڕاهێنانیان پێکراوە 1146 کارمەندی یەکەی ژمێریاری لە وەزارەتە جیاوازەکانەوە ڕاهێنانیان پێکراوە 150 کارمەند لەسەر گشت سیستەمەکان ڕاهێنانیان پێکراوە تاکو ئێستا 1304 لاپتۆپ بەسەر کارمەندانی وەزارەتەکانە دابەش کراوە.